ئەن چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو هەواڵ و شایعاتانەی کە دەنگم نەبوو. باش ئەگە حەزکەی دابەزە وەرە خوارەوە. بەڵێ بڵێ دەنگ هەیە بە کاگیلا دابەزەیمە خوارەوە بێتوە سەرەوە. زۆر باش. هەواڵی درۆ شتیان بەخوای گەورە ئێستا باسیەکەین الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وخاتم الأنبياء والمرسلين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وادخلنا برحمتك في عبادك الصالحين. خۆشەویستانم، ڕۆژگارێک تێکەوتووین کە بەڕاستی لە کورتترین ماوەیە هەواڵەکانە گاتە ئەم سەراوسەری جیهان. یعنی ئینسان ئەگە سیر بکە بەردەوام هەموو ئەو شتانی کە لەبەر دەستیایەتی کە ئاسانترین شێوە هەموو ئەو هەواڵانی کە لەبەر دەستیایەتی زۆر بە ئاسانی ئەگاتە بەردەستی، واتە ئەگەر ڕاست بن یاخود درۆ بن زۆر بە ئاسانی هەواڵەکان ئەگاتە لای ئینسانەکان بە هۆکاری ئەو مۆبایلە ئەو تەقەنی و پێشکەوتنی کە ئێستا وجودی هەیە. لەوەیە خۆشەویستان، ئێمە لەم ڕۆژەیە کۆمەڵێک بابەت باسەکەین ئێستا لەسەر ئەو مۆزوعە، بەتایبەت ئایا لەگەڵ هەواڵی درۆیە چی بکرێ، خۆپارێزی لە هەواڵە درۆکان ئێمە چی بکەین، نە خۆمان ئەنجامی بین و نە خەڵکیش. پێش هەموو شتێک ئینسانی ئیماندار زۆر پێویستە فەتەقوا الله عیباد الله. ئەی موسڵمانان، ئەی عەبد و بەندەکانی خوای پەروەردگار، پێش هەموو شتێک تەقوای خواتانە بێ، لەخوا بترسن. لەخوا ترسان یەکێکە لەو خاڵە زۆر گرنگانەی کە ئینسان ئەگەیەنێتە پلەیەک کە پلەی یەقینە، کە پلەی گەیشتنە بە پەروەردگار، بە ڕاستیەکان. ئەوە بزانن کە ئێستا ئێمە لە زەمەن و لە کات و ساتێک ئاژین کە بەڕاستی کە ئەو کات و زەمەنە ئەلکەلیمەت و سیلاحەن، کەلیمات و قسەکانمان سیلاحێکە بۆ خۆی. ئەگەر نەزانین چۆن بەکارێنین ڕەنگە بێتە هۆکاری کوشتن، ببێتە هۆکاری لە ناوچوون. والصورة فتنة وتصوير وينكان فتنة ولا دروسك. والخبر سهما يصيب العقول قبل أن تتبينه. براسي خبر هوالكان أو خبر هواليك أمره لناو توركاني كومولاتي أيما يبستين بریتین لەو تیرانەی کە عەقڵ و هۆشەکان لەناو ئەبن پێش ئەوەی کە ئێمە تیبیانی تیا بکەین، یعنی پێش ئەوەی کە ئێمە حەقیقەتی ڕاستی هەواڵەکە بزانین و ئەبێتە هۆکارێکی زۆر خەتەر لەسەر ئێمە. بۆیە زۆر زەمانێکی زۆر سەریعە، زۆر خێرایە بەردەوام ئینسانی موسڵمان بە هەموو هەواڵەکان ناگا و بەردەوام تەڤاڕوبەکە لەگەڵ زۆرترین هەواڵی درۆیە کە لە چوادەوریا ڕووەدا. پێش هەموو شتێک چۆن مامەڵە بکەین و چۆن ئەم بابەتە بناسێنین، چۆن ئەم شتە لەناو خەڵکە بتوانین وەکو ئێمە وەکو موسڵمانێک ڕوبەڕووی ببینەوە، بەرەنگاری ببینەوە. یەکەمیان خەتەر الدعایەة المضللة، بە زۆر حەزەرێکی زۆرمان هەبێ و بە خەتەرێکی گەورەی ببینین ئەو دیعایانەی خەتەر الدعایەة المضللة، ئەو دیعایە درۆ هەڵبەسراوانەی کە مزەیەفن، کە
دروستکراون ئەبێ زۆر بە خەتەر بیبینین واتە هەر هەواڵێکت بینی تۆ حەزەری لێ بکە بەڕاستی مەبینە مەبەرە جێگەی ئەوەی کە تۆ بڵاوی بکەیتەوە وانەزانی ئەم هەواڵانەی کە ئێستا بەو خێراییە بڵاوە بێتەوە کە زۆر بە ئاسانی لەناو خەڵکایەت ئەم هەواڵانە هی ئێستا بن نەخێر بەڵکو لە سەردەمانی پێشووتریشە هەر وجودی هەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ساحر ناونراوە بە شێت ناوزەندیان دەرکردووە بە پیان وتووە و بە کائین و بە کاهین و بە فاڵگرەوە ناویان بردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام درۆیان خسۆتە لە بەردەمی پێغەمبەری خوا لە هەموو شوێنێک شایعەی خراپەیان بۆ کردووە و ئەو سوورە حەقیقی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەرێک هەیبووە و ئێستا ئێمە ئەیناسین کە ئەم پێغەمبەرە چۆن و کێیە کە هەمومان تەمەنا ئەکەین بۆ ساتێکیش ئەگەر لە خەوابێ بە خزمەتی بگەین بەڵام لە سەردەمی خۆیە لە ناو میلەتی خۆیە گەورەترین درۆ و خراپە دەرحەق بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باس کراوە بۆیە هەموو کاتێک کە سەرچاوەی دینەکەی ئێمە کە قورئان بووە خوای گەورە ئەفەرمێ وقال الذين كفروا ئەی محەممەد بڵێ ئەو کەسانی کە بێباوەڕ بوون لا تسمعوا لهذا القرآن وقال الذين ئەو کەسانی کە ئەیانوت كفروا بێدین بوون لا تسمعوا لهذا القرآن گوێ مەگرن لە قورئان بەکیانەوت بەوانەیانەوە کە کافر بوون کە هاوبیری خۆیان بوون یان بەوانەی کە شوێنکەوتەی محەممەد بوون لە هەر شوێنێکا لە هەرجێک لا تسمعوا لهذا القرآن واللغو بەڵکو هەڵسن چی بکەن غەوغا دروست بکەن دەنگە دەنگ دروستکەن درۆ دروستکەن بەدەم قورئانەوە فيه لعلكم تغلبون بۆ ئەوەی کە ئەمە لە ناویانە گەشە نەکە بۆی لە ناویانە ببێتە هۆکاری تێکچوون بەشکم لیان تێک بچێ بەشکم ئەم قورئانە یعنی ئەوانەی کە بەردەوام پڕۆپاگەندەکان بڵاوەکەنەوە دایمە خەریکی غەوغا و کاری خراپ و کاری نابەجێن بەرامبەر بۆ قورئانیش کە حەقیقەت و ڕاستیەکانمان پێگەێنێ بۆیە ئینسانی ئیماندار لە استراتیجێتی خۆیان ئەوە دابنێ کە چۆن بتوانێ بەرەنگاری درۆ و تەشویش و ڤەجە و کاری خراپ بێتەوە وەفیکە ئینشاءڵڵا کاک ئەحمەد بۆیە هەر شتێک چۆن بتوانین کە ئەم بابەتە ئەگەر هاتوو ڕووی لە ئێمە کرد و ئەم هەنگاوە لەناو خەڵکا بەردەوام ئەو دیعایە و خراپەکاریانی بەرامبەر بە ئیسلام بەردەوام ئێسەش بەرامبەر بە ئیسلام درۆ و دەلەسە دروستەکرێ بەردەوام ئێسەش بەردەوام قسە ئەخرێتە پاڵ مسلمانان ناو نیتکەی سەیر و سەمران لێنن بۆ ئەوەی ناشرینیان کەن هەرچەنە لەخوا بەزیابێ الحەمدولله ئێستا وردە جیهان خەریکە یەتەوە هۆش خۆی کە ئەوەی کە بەدەم ئیسلام و بەدەم مسلمانان و ئەیان کرد وا دەرنەچوو بۆیە تەنانەت لەناو خەزاوەتەکانە لەناو شەڕەکانە درۆ و دەلەسە و گەورەی شایعاتیان بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دروستە کرد بەتایبەت لە هەموو خەزاوەتەکانە لە ئوحودا وتیان پێغەمبەری خوا شەهید بووە کێشە و مەشاکیلی زۆری دروست کرد ناو مسلمانان لە ئەحزابە کە ئەحزاب چوار دەوری مەدینە گیرا بوو چیان کرد ئەو هەموو شایعە و درۆیان کرد بەدەم پێغەمبەری خواوە ئەوە هاتوون ئێستا لە ناوتانە بن ئێوە بێ خۆتان بن بەدەستەوە بورەی مسلمانانیانە ڕوخان تەنانەت ئەوەش بزانە کە لە ناو ئەوانی کە لە ناو ڕیزی مسلمانانان بۆیە ئەبێ زوو سیر بکرێ و کەسانی کە خەڵکی منافق و بێدین و ترسنۆکن دائما لە ناو مسلمانانە نەبن خوای گەورە فەرمێ ئەگەر هاتوو ئەوانە لە ناو ئێوە شابوونایە لەو خەڕەجوا فیکم ئەگەر لە ناو ئێوە شابوونایە و دەرچوونایە بۆ شەڕ بۆ جیهادکردن ما زادوکم إلا خەبالە ولا ئەوضەعوا خلالکم یعنی بەردەوام خەریکی درۆ دروستکردن و شایعەنانەوە و قسە و قسەڵۆ بوون لە ناو مسلمانانە ويبغونكم الفتنة وفيكم سماعون لهم أما خطراتكيه لەگەڵ ئەوەشا کە ئەوان ئەو هەموو درۆ و ناپاکی و شایعات و خراپەکاریە بەرامبەر بە مسلمانەکەن لەناو ئێوەیە وەفیکم لەناو ئێوەیە سەماعون لەهم
گویان لێگرن و قسەکانیشان وەرەگرن. بۆیە زۆربەی زۆری موسڵمانانە باوەڕەکە بەو هەموو درۆ دەلەسەی کە وڵاتانی ئەوروپیەیکە کە وڵاتێکی وەکو ئەمریکایکە کەسێکی وەکو ترەمپ و نازانم کێ ئەم هەموو درۆیە بەدەم ئیسلام و ناتەنیاهو بەدەم ئەم هەموو موسڵمانەوە ئەکا مسلمانان تیرۆریستن، مسلمانان ئەوان بەس لەبەر خاتیەوەی کە خۆیان چی بکەن، لەبەر خاتیەوەی کە خۆیان بتوانن زاڵون بەسەر تەواوی مسلمانانە. جا بۆیە ئینسانی ئیماندار ئەبێت لە هەموو کات و ساتێکە بەردەوام خۆی بپارێزێ لە چی؟ لە دیعایە، لە درۆکردن و لەو شایعاتانە. بۆیە ئەو کەسانی کە خەریکی شایع ئەو درۆکردن لە مسلمانانە ئەبێ مسلمانان لیان دوور بکەونەوە. کەواتە لە خاڵی یەکەمە ئەوەیە بە خەتەری ببینین بەردەوام هەر کەسێک هەواڵێکی درۆی لێ بینرا یەکسە زەربی سفری بکەن. خاڵێکی تر ئەوەیە کە بە پێی مەناهیجی ئیسلامی ئەبێ ئێمە مامەڵی لەگەڵا بکەین، بە پێی مەنهەجی قورئان مامەڵە لەگەڵ چیا بکەین؟ مامەڵە لەگەڵ خودی ئەو دیعایە و درۆ دەلەسانە بکەین کە ئەکرێ بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام، بەرامبەر بە ئیسلام، بەرامبەر بە مسلمانان، بەرامبەر بە هەر شتێکی تر، بەرامبەر بە ئەو مەنهەج و ئەو پرۆگرام و بەرنامەی کە خوای پەروەردگار دایڕشتووە. ئەویش بە چەند قاعیدەیەکە کرێ. یەکەمیان قاعدە یەکەم ئەوەیە التەبین والتەثبیت والتەثەبوت، ڕوونکردنەوە و چەسپاندنی هەواڵەکە. برایان و خوشکانم، کاتێک کە هەواڵێکتان پێگا پێش هەموو شتێک تۆ لایکی مەکە، شێری مەکە، کۆمنتی مەکە، جوابی مەدەرەوە، تەنانەت جوابدانەوەی تۆشە بێتە هۆکاری ڕکلام بۆ ئەو وەڵامە. بڕۆ بە شوێن ئەم هەواڵە، بڕۆ بگەڕێ بزانێ کە ئایا ئەم کەلیماتانە ڕاستە. قورئان فێرمانەکە، ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. ئەیەوانی کە ئیمانتان هێناوە بەڕاستی، یا ئەیها الذین آمنوا، ئەیەوانی ئیمانتان هێناوە، إن جاءكم فاسق بنبأ فتبينوا، ئەگەر کەسێکی فاسق، کەسێک کەسە فاسقەکان دیارن سبحان الله، ئەو کەسانی کە لەناو خەڵکا وجودیان هەیە، یعنی ئەیان بینین جاری وایە کابرایەکی ئیعلامیە، کابرایەکی پەیامنێرە، کابرایەکی نازانم لە هەموو مەجال و سێکتەرەکانی دنیا و ژیانە کەسی فاسق و فاجر هەیە دەرچوو لەم دینە. ئەگەر هاتو قسەیەکی کرد یان هەواڵێکی بۆ ڕوونکردنەوە و پێیوتن فتەبەینوا، ئەم هەواڵە ڕوونکەنەوە. طبعا ئەمە کابرایەک هەبوو ناوی ئەبوو وەهەب بوو، وەلیدی بنی عوقبەی ناوە. ئەم ئەبوو وەهەبە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ناردی بۆ لای قەومێک بۆ ئەوەی کە چی بکە؟ زکاتیانێک کۆکاتۆ. لە دوورەوە بینی کەسێکی بینی لە ناویانە وەختی خۆی کێشەیەکی هەبوو لەگەڵیە، ئایا پارەی خواردە بۆ هەشتێک بێت لەو بابەتە. کاتێک کە بینی یەکسەر ترسا و گەڕایەوە، هاتەوتی ئەی پێغەمبەری خوا وەڵا نەک هەر زەکاتیشان پێ نامخەی بوو بیشم کوژم. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام صلی الله عليه وسلم هەڵسات جەیشی کۆ کردەوە دژی ئەوان بچە چی بکە ئەو بکە. بۆیە خوای گەورە ئەم ئاەتی ناردە خوایەوە. بۆچی؟ ئەن توصیبوا قوما بجهالة، نەکوو ئەوەی کە بە هۆکاریەوە تووشی بەهۆی نەزانینەوە تووشی کێشە بەبی لەگەڵ کەسانێکی ترە. فتصبحوا على ما فعلتم نادمين. دوجار تۆ چی بکەیت؟ پەشیمان بی. تۆ ئەگە بدایە بەسەر ئەو کۆمەڵ و تاقما بتکوشنا چییە قەوما؟ بۆیە ئینسانە بێت تیبیان بکە. ئەبوایە کەسێکیان بناردایە بۆ لای کێ؟ بیان ناردایە بۆ لای ئەو قەومە. ئایا تۆ بەڕاستی زەکات نادەن؟ ئەبێت تەواو تەواو ڕوون بکرێتەوە. بەڵام ئێمەی موسڵمان جاری وا هەیە شتێک بڵاوە بێتە ئۆ هاوارمە لێ بەز دەبێتەوە، ئای فڵان کەسە هات چی کرد، جاری وایە باسی شتێکی شخصیە، جاری وایە باسی مواضوعەکە، یین لایکی شێکەین، کۆمنتێکین، شێرەکەین، ئەی نێرین بۆ ئەم واللهی دانە بەدانە تیا گوناحبارین. ئەبێ زۆر وریابی. چۆن تۆ بیتە هاوکار و یارمەتیدەری جارجی شەیطان و ئەبیتە ئیزاعەیەک و پەخشی ئەم بابەتاکی. بۆیە ئینسانی ئیماندار چەیکە ئەم ئاەتە ناڵێ ڕەفزی بکە، ناڵێ ئەم بابەتە ئورفضوا الخەبەر، ئەم خەبەرە ڕەفز بکەن، بەڵکو ئەفەرمێ یان ئەقبیلو یان وەری بگرن. نەخێر، ئەفەرمێ تەبەینوا، ڕوونی بکەنەوە ئایا زانە ڕاستە یان درۆیە.
بە تەبەیونکردن ئەم شتە بابەتە دروست ڕوو نەبێتەوە ئەو کاتە کێشەکە نامێنێ ئەو تەشویش و تەشویق ئەو نابەجێی کە ئینسانێک ئەنجامی داوە لە ناو خەڵکەکە ون نەبێ. بۆیە ئەمە یەکێک لە خاڵەکانەوەیە کە ئێمە تەبەیون و تەثەبوت لەسەر هەواڵەکەت بکەین. خاڵی دووهەم لە قاعیدەی دووهەمی ئەو بابەتە کە باسی ئەومان کرد کە چۆن مامەڵە لەگەڵ هەواڵێکی دروی ناوکرێ بەپێی منهەجی قورئان و بەپێی منهەجی ئیسلام. خاڵی دووهەمیانەوەیە کە تەحریم النەشری ما لەم یوثەبەت منه، یەکسەر بڵاوی نەکەینەوە، یەکسەر ئێمەش هاوارمان لێ بەرز نەبێتەوە ئەم شتە ئەرە فڵان کەس تۆ زانیوتە فڵان کەس شتێکی وا بە بڵێ ڕاست بێ، ئاجاری وایە بڵێ ڕاست بێ ئەم شتە، یان لایکی بکەی کۆمنتی لەسەر بنووسی جوابی بیت و هەموو ئەم شتانە خۆی بۆ خۆی بڵاو بدەوە. بۆیە بەڕاستی هەنگاوی ئەم بابەتانە درۆ و دلەسە و ئەوانە ئینسانی ئیماندار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ کەفا بالمەرئی کەذیبە ئەن یحەدیث بكل ما سمع. بەسە بۆ ئینسانێک کە بە درۆی بەسەرا بچەسبێ، چۆن ئەڵێ ببێتە کەسێکی درۆزن کە ئەوەی هەر شتێکی ویست بیگێڕێتەوە، بۆیە هەر شتێکی ویست تۆ بیگێڕەوە، هەر بابەتێکی ویست یەکسەر بڵاوی کەرەوە، لایکی بکە، شێری بکە، کۆمنت بۆ بنووسە، بڵێ مادەم ئەم شتە وتراوە تۆ هەر شتێکی ویست باسی بکە، ئێتر تاو تۆ کیفایەتە بۆی کەتر مەسائلی سیفەتی درۆزن بەسەر تا بچەسبێ. بۆ ئینسانی مسلمان زۆر خۆی لێ بە دوور بگرێ، چونکە درۆکردن هۆکارێکە بۆ بەشداریکردن لە تاوانەکەیە. بۆیە فەناقیل الکەذیبی شەریکٌ فی ئیثمیه، هەر کەسێک کە نقڵی درۆیەک بکە شەریکە لە تاوانەکە. ئیتر چەند کەس ئەو درۆی لە تۆ بیستووە ئەوەندە لاخۆی خێرت بۆ بڕوە، ئەوەندە چیت بۆ ڕوە، ئەوەندە کێشت بۆ ڕوە. چ پێویستە کە تۆ هەواڵێکی ئەو ڕوون بکەیتەوە بۆ خەڵکییان بڵاوی بکەیتەوە. بۆیە ئینسانی ئیماندارە بێ زۆر خۆی لەو بابەتە بپارێزێ. قاعیدەیەکی تر کە لەسەر مەسائلی ئوسوڵیاتی قورئان یان ئوسوڵاتی ئیسلام بەرەنگاری ببینەوە ئەوەیە الرجوع إلى أهل العلم والاختصاص. ئەگەر هەواڵەکەمان بۆ ڕوون نەبووەوە با بڕۆین بۆ لای ئەهلی علم، ئەهلی اختصاصی ئەو بابەتە، بابزانێکین ئایا ئەو شتە ڕاستە یان ڕاست نییە. لە سورەتی نیساء ئاەتی 83 خوای گەورە ئەفەرمێتی وَإِذَا جَاءَهُمْ کاتێک کە ئەمانە هاتن ئەمڕ من الأمن أو الخوف أذاعوا به، کە لەناو خەڵکا بوون بە ئیزاعە و تەواوی ئەوانیان بڵاو کردەوە کە مسلمانان جا ئەم بابەتە لە چیوە هاتووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەواڵ ڕۆیژ لەناو خەڵکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چی کردووە؟ خێزانەکانی تەلاق داوە. اللهم صیبا نافعا، ماشاءالله بارانی خۆشەوانێ، کە خێزانەکانی تەلاق داوە. ئیمامی عومەر ڕای کە چوو بۆ پێش ئەوەی بچێ بۆ لای پێغەمبەری خوا، چوو بۆ ناو مزگەوت، گەسەیرەکە لە ناو مزگەوت لە ناو هەموو کوچە و کۆڵانی مەدینە باسی ئەوەی پێغەمبەری خوا چی کردووە؟ خێزانەکانی تەلاق داوە. پێغەمبەری خوا زۆر بێتاقەت بوو، تاوانێک یەکێک لەوانە کچی پێغەمبەری خوا بوو، حەفسەی خێزانی پێغەمبەری خوا دایکوانی دایکە حەفسە کچی ئیمامی عومەر بوو، کچی ئیمامی عومەر بوو برن. بۆیە یەکسەر هەڵسا پێش ئەوەی کە بابەتەکە بچێ بۆ لای خێزانەکانی هەڵسا چوو بۆ لای پێغەمبەری خوا، ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕاستە تۆ خێزانەکانت تەلاق داوەتی؟ نا، شتی وان نییە. هاتە دەرەوەتی الله ئەکبەر، تەکبیرەی کرد، تی پێغەمبەری خوا شتی وای نەکردووە، هەر کەسێ ئەو کاری کردووە تاوانبار بوونە. ئەم ئاەتە هاتە خوارەوە وەلەو ڕودووه، ئەگەر هاتو ئەو هەواڵەتان پێگەیشت، ولو ردوه بتانكراتو إلى الرسول وإلى أولي الأمر منهم يان بوخ ولاي كسزانا ودانا وعالم كانتان لعلمه الذين يستنبطون منهم أوان أنزاني تشون لنا وكروكي أو هوالانا أو بابة الراب كشنا دروا استنباطي فهمكي وكان راستا يندروه بلام إيوه كنازان راستو درو ليك تجاب كنو بلاوشي مكنو فرمي ما بن بإذاعة أذاعوا به بلا يبكنوا بلكو إنسان من دار ولولا فضل الله عليكم رحمته
لاتبعتهم الشيطان إلا قليلا شيطان إلا قليلا أجر رحمتي خواي قورنا بوايا أو إيه وبردوام شون شيطانك كوتن مگر کەسانێکی زۆر کەمتان نەبێ وەکو چۆن ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ ئەو کاری ئەنجام نەدا. جا بۆیە ئەم قاعیدانە لەوەی کە بە قاعیدەی قورئانی چۆن بتوانین پێچەوانی ئەوە بکەین. لە خاڵی یەکەمە ئەوە باسمان کرد کە ئەم بابەتە بە خەتەر بزانین. لە خاڵی دووەمە بەپێی قاعیدەی قورئانی لەسەری بڕۆین. و لە خاڵی سێهەمە ئەوەیە الدعاية على المسلم فيه ئەو دیعایانە بە زۆری لە ناو موسڵمانانە خۆی دەرەچێ. مەگەڕێ بە شوێن ئەو شتێکی تر زیاتر لە ناو موسڵمانانە خۆی دەرەچێ. بۆیە ئەبێ بگەڕێ بە شوێن خەلەلەکانە لە ناو خۆیانە. چونکە ئەو ئیدعا و چۆنەڵێی هەواڵە مزەیفانە کە دروستە بن هەمووی لە ناو خەڵکەوەیەت، لە ناو هەناوی ئەو خەڵکەوەیەت. هەرچەندە ئێستا ئەم مۆبایلە کارێکی کردووە هەموو سەرزەوی کردووە بە گوندێکی بچووک، نەک گوندێکی بچووک کردوێتی بە ژوورێکی بچووک، گوند نەماوە ئێستا. یان قسەوتنە بە عولەمایان، قسەوتنە بە زانایان، قسەوتنە بە پیاوچاکان، قسەوتنە بە کەسانی دیندار و خواناس، درۆ دروستکردن، شایعەکردن، هەموو ئەمانە بەرامبەر بە موسڵمانان دروستە کرێ. کاتی خۆی مامۆسایەکی زۆر وەڕێزە بوو، شایعەیەکی زۆر گەوریان بۆ دروست کرد، هەڵسان چوون وەرەقیان چاپ کرد بەسەر مزگەوتەکانی شایان گێڕا. سوبحان الله. کەم مامۆسایە زینای کردووە، کۆمەڵێک درۆی زۆر گەوریان بۆ ساز کرد، خوا پەنامان بە، کە چوە لەگەڵ تەلەبێکی خوا چی کرد، دوایش دەرکەوت درۆ بوو، کابرایان گرت ئەوەی کە درۆکەی دروست کرده بوو بە پارە و کاری کرده بوو، 15 ساڵ زیندانیان نابەسەرە. ڕۆژێک لە شوێنێکا دانیشتە بوون مامۆسایەک باسیەوەی کرد کە گوایە یەکێک لەوانێک کە مامۆسای خۆشم بوو بۆ ئەو مامۆسایی کە ما بڵێ مامۆساکەی من بچێک چی دروستکە، بوختانێک دروست بکە، ئەو بوختانە بۆ ئەوەی کە بڵێن وڵا ئەمە کەسێکی زیناکارە. مقابلی چی؟ مقابلی ئەوەی وتی یەک زەویت پێدەین. کابراوتی وڵای ڕاستە من پیاوێکی زۆر خراپم، بەس بە قورئان ئابوو شێوازەش نە، من کە شتێکم نەبینی بێت لە خۆ چۆن دەتوانم درۆ بکەم؟ بڵێم وەڵا شتێکی ئاوا کراوە بەخوا من کاری وا ناکەم. ئەوەشی کە پێی وتبوو کابراایك بە حسابی خۆی کابراایکی دیندارە، بۆیە زیاتر ئەو دیعایە و بوختانانە کە دروستە بێت لە ناخی کەسێکی خەبیسی بە ناو موسڵمانەوەیەتە دەرەوە. بۆیە بێ زۆر ئاگامان لە خۆمان بێ، ڕقوقینەوەمان لێ نەکا کە هۆکارەکەی وا لێ بکەین کە موسڵمانان تووشێوکی. جا خوای گەورە ئەمرمان پێکا فەرمێ فەجتەنیبو الرجسە، جا ئیجتینابەت دوورکەوتنەوە لە هەر شتێکە لە قورئانە هاتبێ هەموو ڕێگاکانی حرامە. فەجتەنیبو الرجسە من الأوثانی، سێکی خوای گەورە چیا هێناوێتی؟ دوور بکەونەوە لە بتپەرستی. واجتەنیبو قەول الزور، و لە قسەی درۆ، زور یعنی باطل و قسەی سەخیف، قسەی نابەجێ، قسەی نادروست، قسەی گوناح تاوان. لەگەڵ گوناحی چیا هێناوێتی؟ لەگەڵ بتپەرستی هێناوێتی. جا بتپەرستیش خۆی بۆ خۆی درۆیەکی گەورەیە. ئینسان چۆن سوژدە بە بۆ خوایە کە ئیلاهێک کە هیچ معنایەکی نییە، بۆ بتێکی بێگیان، کەواتە سوژدەبردنێکی چییە؟ درۆیە. واجتەنیبو قەول الزوریش بە هەمان شێوە درۆیەکی گەورەیە. کەواتە ئێمە لێرە تێبگەینەوەی کە ئەی موسڵمانان ئەوەیە کە الصدق ئەمانە، ڕازگۆیی ئەمانەتێکە لەسەر شانی هەرێکێکمان. والکەذب خیانە، درۆکردن خیانەت و خیانەتکردنە، و بریتیە لەوەی کە ئینسان خیانەتەکە لە ناخی خۆی، لە فەرمایشتەکانی خوا، لە قورئان، لە دینەکەی، لە هەموو ئەو چوادەوریە. بۆیە فاحفظوا ئەلسینەتەکم وأصابعكم، ئینسانی ئیماندار ئەبێ زمانی بپارێزێ و پەنجەکانیشی بپارێزێ. بەڕاستی ئەمڕۆ ئەتوانین بە پەنجە درۆ بکەین، ئەتوانین بە پەنجە شت بنووسین درۆ بکەین، بە پەنجە ئەتوانین هەواڵی درۆ بڵاوکەینەوە، بە پەنجەکانمان ئەتوانین لای بکەین بۆ هەواڵە درۆکان، بە پەنجەکانمان ئەتوانین شێر بکەین، کۆمنت بنووسین، دەستخۆشی بڵێن، چی بکەین، ئەوەی کە لە ڕۆژی قیامەتە ئەنتەقەنا الله ئەنتەقە كل شيء. خوای گەورە هەموو شتێک هێنێتە قسەکردن. ئەو کاتێ خوای گەورە فەرمێت دەستەکانی هێنێتە قسەکردن، بەڵێ ئەوەت پێکردوم، یعنی چی؟ یعنی تۆ ئەو کارە خراپت پێکردووە.
زویان چۆن دەست درۆکات دەست ئەتوانێت کۆمنت بنووسێت ئەتوانێت راپۆرت بنووسێت ئەتوانێت چەنەها مەقالە و کاری نابەجێ و درۆ دەلەسە بنووسێ ئەتوانێت هەموو شتێ بکە کەواتە ئینسانی مسلمانە بێ دوور بکەوێتەوە بۆ چونکە وتذكروا أنكم مسؤولون أمام الله عن كل كلمة تنطقون بها أو تنشرونها لبردم خواهی پەروەردگارە ڕامانەوەستێنن لەسەر هەموو ئەو کەلیماتانەی کەوتومانە و لەسەر هەموو ئەو کەلیماتانەی کە بڵاویشمان کردوێتەوە بۆیە ئاگادار بین نەکەین درۆ دەلەسەر بکەین بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەفەرمێ أن الرجل ليتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في جهنم أبعد مما بين المشرق والمغرب جاری واه ئینسانێک گوێ نادا کەلیمەیەک فڕێدا قسەیەکەکە قسەیەکی نابەجێەکە شتێکی نابەجێ ئەڵێ درۆیەکەکە هەل لە خۆوە فڵان کەس وایە هەل لە خۆوە درۆکا بە کۆدەست دەمی کۆمەڵی مسلمانەوە قسەیەکیان بۆ دروستەکە هەل لە خۆوە ئەیانکا بە خەڵکێکی خراپەکار درۆ دروستەکە بەدەم ئیسلامەوە بەدەم دینەوە بەدەم خواوە بەدەم پێغەمبەر عەلەیهی سەلام بەدەم قورئانەوە بەدەم هەموو ئەو شتانە یەک کەلیمە ئەڵێ یەک کەلیمە پێغەمبەر ئەفەرمێ هیچ گوێشی لێی نییە ئەم کەلیمەیە باشە ئەوەندە کەلیمەکە ئاسانە یەک کەلیمەیە يتكلم بالكلمة كلمتي مفردة يك دانا من سخط الله كخوا توراك أخوا بنام بو يخوا جورج جنا دابوي بلايا وزور عسانا بيخاتنا وجهنم يكوا يلقي لها بالا يهوي بها في جهنم أبعد مما بين المشرق والمغرب بعد عزي مشرق ومغرب أو عنده لشانك سختو فراوان لآزار و لبتاقتي و لتاوان و لگوناحكاني خويا غرق به جابويا لكوتايا داواكين لخوي پروردگار إن شاء الله خومان لحوالو لقسينا بجي بپاريزين و خومان بپاريزين لبلاو كدنوي درو آقامان لبه بپنجكان من بدستكان من لايكي يعني كومنت و شير ننو نكين بو كساني كدرو بلاو كنو كقسينا بجي كن کە کێشە دروستەکەن لە ناو مجتەمەع و کۆمەڵگایە جاری وایە ئەو قسەکردانە ئەبێت ئەوەی تێکدانی مجتەمەع و کۆمەڵگا ئاگاتان لێ بێ جاری وایە تاجرێک لە پشتی ئەو قسانەوەیە جاری وایە بەرژەوەندی خوازێک لە پشتی ئەو قسانەوە هەیە بۆیە تێکدان و ترس خستنە ناو دڵی مسلمانان زۆر خەتەرە زۆر مشکیلەیە ئینسانی مسلمان وەکو لە وانی پێشووتریشا باسی ئەومان کرد کە بڵاویش بۆ تۆ حەزەکەم گوێی لێ بگرن کە باسی ئەومان کردووە کە ئینسانی مسلمان نابێ کەس بەرامبەر بە کەسی تر بترسێنێ جا بۆیە خۆشەویستان داواکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی خۆی بەزەی و ڕەحمەتی خۆیمان بەسەرا بڕژێنێ هاوکار و یارمەتیمان بێ لەسەر کاری چاکە ويقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم السلام عليكم ورحمة الله وبركاته